خەسڵەتی هاوبەشی هەموو مرۆڤە کاریگەرەکان ئەوەیە پێش ئەوەی هەر کارێ بکەن کۆتایی کارەکە لە خەیاڵیانە. ئەمە ئەوەیە کە ستیڤن کافی باسیەکە، ئەڵێ لە زیهنیانە یەکەم شت کۆتاییەکە ئەبینن. هەمومان فێرکراوین هەموو شتێ بە قۆناغ بڕۆین، ئەوە دنیای کرداریە. بەڵام پێشەوەی هەر کردارێ بکەین ئەبێ بیرکردنەوەیەکمان هەبوو بێ، ئەبێ زیهنیەتێک هەبوو بێ لە پشتی کردارەکانەوە. ئەو زیهنیەتەش ئەوەیە پێشەوەی هەر کارێک لە سەرەتاوە دەست پێ بکەی لە زیهن تا لە کۆتاییە دەست پێکی. واتە پێشەوەی یەکەم هەنگاوەڵ گری بۆ قوتابخانە ئەوەت لە خەیاڵ بێ کە تۆ چ ڕۆژێک ئەبیتە ئەو زانا گەورەیە، چ ڕۆژێک ئەبیتە ئەو نووسەرە، چ ڕۆژێک ئەبیتە ئەو پزیشکە، چ ڕۆژێک ئەبیتە مامۆستایەک بۆ مرۆڤایەتی. یەکەمین هەنگاو پێش یەکەمین هەنگاو ئەبێ لە زیهنمانە دوایەمین شت لە زیهنمانە بمێنێتەوە. نەخشە بێت، نەخشە ڕێ بێ، پێمان بڵێ لێرەوە بڕۆ. بۆی هەر کاتێک لاماننا بیرمانەکەوێتەوە کە ئێمە ئەمانەیە بەرەو کوێ بڕۆین.